جەلسەی دووەمی ئەنجامدا بە مەبەستی تاوتوێکردنی پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەکو ڕۆژی جینۆسایدی ئێزیدیەکان و ئەو پێشنیازی بڕیارە لە 5 مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتبوو. لە خاڵی یەکەمیدا تەرکیز لەسەر ئەوە دەکاتن کە خاصڵەتەکانی تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە ناو تاوانەکانی داعش دژ بە کوردانی ئێزیدی ئەنجام دراوە و تەکید لەسەر ئەوە دەکاتەوە کە حکوومەتی عێراقی فیدرال و مؤسساتی دەستوری لە عێراقی فیدرال بە پێی بڕگەی دووەم لە مادەی 132 دەستوری عێراقی و بڕگەی سێیەم بەرپرسیارەتی مەدەنی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازات بۆ کەسوکاری قوربانیان لە ئەستۆ دەگرن. ئێمە لێرانە ڕوونکردنەوەماندا بە ئەندامان بە چەند پرسیارێکیان ئاراستە کردین بەوەی کە ئایا پەرلەمانی کوردستان دەتوانێت بە حکوومەتی عێراقی فیدرال بڵێتن ئێوە بەرپرسن لە قەرەبووکردنەوەی قوربانیانی تاوانەکانی جینۆسایدی کوردانی ئێزیدی. وتمان بەڵێ ئەگەر هاتوو لە دەستور کە دەستوری عێراق لە ساڵی 2005 زیاتر لە 180 عێراقیەکان دەنگیان بۆ داوە لە مادەیەکیدا و لە بڕگەی دووەم لە مادەی 132 بەڕاشکاوانە دەڵێتن دەوڵەتی عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازات بۆ قوربانیانی کردەوە تیرۆریستیەکان لە ئەستۆ دەگرێت. کاتێک کە دەستوری عێراقی ئەوە دەڵێتن پەرلەمانی کوردستان دەتوانێتن بە حکوومەتی عێراقی فیدرال بڵێ بەپێی دەستوری عێراقی ئێوە لە ئەستۆتاندایە کە قەرەبووی قوربانیانی کوردانی ئێزیدی بکەنەوە لە هەمان کاتدا ماف و ئیمتیازاتیش بۆیان دابین بکەن. بۆیە لە بڕگەی یەکەمدا ئەوە تاوتوێی لەسەر کراوە، لە بڕگەی دووەمیشدا ڕۆژی 3/8/2014 بە ڕۆژ لە هەموو ساڵێکدا بە ڕۆژی کۆمەڵکوژی و جینۆسایدی کوردانی ئێزیدی ناسێندرا و لە لایەکی دیکەشەوە بڕگەیەکی کە باس لەوە دەکا کە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان پێویستە حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. ئەویشیان ئەوەیە کە پێویستە ئەنجومەنی وەزیران مەسیری خۆی تەحدید بکاتن بۆ ئەوەی بکەوێتە گفتوگۆ بۆ لەگەڵ حکوومەتی عێراقی فیدرال بە مەبەستی دابینکردنی ماف و ئیمتیازات و هەروەها بە مەبەستی قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆساید و مادەکانی تریش ئەحکامی ختامی بوون. بۆیە ئەوڕۆ گفتوگۆ لەسەر پێشنیازی بڕیارەکە زۆر بە سەرکەوتوانە کۆتایی پێهاتوو و بڕیاریش درا کە ڕۆژی 3/8 کە ڕۆژی شەممە دەکا خوێندنەوەی سێیەم ئەنجام بدرێتن بۆ پێشنیازی بڕیارەکە بە مەبەستی دەنگدان لەسەری وەکو ئەرکێکی خۆمان وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە خوێندنەوەی سێمیش بەشدار دەبین و هیوادارین ئەو پێشنیازی بڕیارە تۆزێک لە ئاسەوارەکانی تاوانەکانی کە ئەنجام دراون دژ بە کوردانی ئێزیدی کەم بکاتەوە و پیرۆزباییان لێ دەکەین.